خۆشەویستانم سەرنجتان بۆ یەکەم ژیانی ئیبن سینا ڕائکێشم کە بیرکەنەوە 1000 ساڵ لەمەوە پێش 1000 ساڵ لەمەوە پێش کەسێک ئەو زەمانە قوتابخانە هەبووە لە شاری بوخارا نزیکی 70 قوتابخانەی باش هەبوون. ئیبن سیناش باوکی پیاوێکی عالم بووە، هەرچەنە بەرپرسێکی مەنتیقەکە بووە، بەڵام پیاوێکی عاقڵ بووە، زۆر بە گرنگی بە عیلمیاوە. ئیبن سینا لە مناڵیەوە ئەچێ ئەخوێنێت و تۆ تەسەور کە خوێندنێک لە پێناوی بەدەستهێنانی عیلم و لە پێناوی هیچی تر. یعنی تۆ تەسەور کە خەڵک بۆچی ئەو ساپیان وتراوە ئەمانە پیان وتراوە حەکیم. حەکیم لای ئێمە یەکسەر وازانی دەرمانە نووسێ بۆ خەڵک، بەس لە ئەسڵا حەکیم یعنی فەیلسوف، واتە خەریکی فەلسەفە و مەنتیق بوون و ئەو کاتە هەموو زانستەکانیش لەناو فەلسەفا بووە، یعنی تەنانەت هەندەسە و بیرکاری و ئەوانە بە ناوی ڕیاضیات و تەبیعیات و ئەوانە هەر لەناو فەلسەفا خوێنراوە. بەڵام ئەوان پزیشکیشیان خوێندووە لەبەر ئەوەی نەمرێ لە برسا. ئەو چۆن تۆ ئێستاکە کەسێکە ناسی مامۆسای مێژووە، ئەگەر تەعینی نەکەن ئیتر لەکوێ پاری دەستکەوێت وانە با تۆ دکتۆراشە هەبێ لە مێژووە خودی مێژوو پارە ناکە. خودی فەلسەفە و عیلمی ژەو زەمانە پارەی نەکردووە لە ڕاست. لەبەر ئەوە حەکیمەکان واتە فەیلسوفەکان عالمەکان ناچار بوون خۆیان فێری پزیشکی بکەن، لەبەروی پزیشکی وەکو میهنە ئەوان بژێنێت. بەڵام ئیبن سینا بم گەرم و گۆڕیا دەسەکا بە کتێب خوێندنەوە و لە تەمەنی 16 ساڵیە والی سامانیەکان کە ئەو کاتە بوخارایان بەدەست بووە نەخۆشەکەوێ هەرچی حەکیمێن نەسەری کەس ناتوانێت چارەسەری. کاتێک بە ئیبن سینا ئەڵێن تەمەنی 16 ساڵاڵن وەڵام مناڵێک هەیە تۆ حەکیمێکەیە زۆر نەخۆشی سپادیان لێکردە، هێن سیرەکە مناڵێک ئەڵێ جا ئەمە چارەسەری من بکە. ئەو یەت یارمەتی حەکیمەکانی تریژەیە دەرمانی بۆ دیاری ئەکاوە چاکە بێتەوە. ئەمە ئیتر ناوبانگی ئیبن سینا بڵاوە بێتەوە. ئیبن سینا چ داواکاریشی هەبێت لە والی سامانیەکە؟ ئەڕوا پێی ئەڵێ ئێوە کتێبخانەیەکتان هەیە، بەس ئیجازەم بە من ڕۆژانە ئەچمە و کتێبخانە کتێبەکە. ئەویش نازی هەیە بەلایەوە چونکە گیانی ڕزگار کردووەم بواری پێەیە. بەڕێزان ئەڵێ کتێبخانەیەکیان هەبوو هەرچی کتێبی دانسقە بوو زەمانی کۆن وهی ئەو سەردەمە ئەوەی کە تەرجمە کرابوو و ئەوەی هەر بە فارسی نووسرا بوو چونکە ئەوان زمانیان فارسی بوو لەوێ. ئەڵێ من ئەچوومە ژوورەوە ئیبن سینا لەوێ هەمووی باهۆڵ بوو، هەمووی ژوور بوو، هەر ژوورێک کۆمەڵێ باهۆڵی زۆری تابەی باهۆڵێکم هەڵێ کتێبەکانم دەرێنە. دەستمە کرد بە خوێندنەوە. ئەم کتێب تەواوکە بچۆ بۆ ئەو کتێب، ئەو کتێب تەواوکە بچۆ بۆ کتێب. بەڕێزان لەو سەردەمە 2 مجەڵەد کتێبی یەکێک لە کتێبەکانی 2 مجەڵەدە، یەکێک لە کتێبەکانی کە نزیکەی 400 نووسراوی هەیە، یەکێک لە کتێبەکانی 2 مجەڵەدە بەس باسی نەخۆشی قۆڕۆنەکە. اینجا وەرن بیرکەنەوە 1000 ساڵ لەمەوە پێش 2 مجەڵەد کتێب بنووسی لەسەر نەخۆشی قۆڵە لە تەمەنی هەرزەکاریشە، یعنی لە تەمەنی 17 ساڵی و 18 و 20. جا ئازیزم ئەم پیاوە بە خوێندنەوەیەکی زۆر ئەگاتە ئەمەی کە ئێستا کتێبەکەی کە نزیکەی 600 ساڵ لە ئەوروپا لە زانکۆکان لە کۆلێژی پزیشکیەکان خوێنراوە، ئێستاش ساڵانە تەبعەکرێتەوە بە زمانەکانی فەڕەنسی، ئەڵمانی، ئینگلیزی، ڕووسی و تەنانەت ڕووسیا نزیکەی 50-60 ساڵ لەمەوە پێش فیلمێکی لەسەر ژیانەکەی دەرکرد. ئێرانیەکان لەبەروی بە ئێرانی ئەزان چکە ماوەیەکی زۆر لە هەمەدان و لە ئەسپەهان بووە، ئەوانیش فیلمێکیان لەسەر ژیانەکەی دەرکرد. ئەم پیاوە یەکێک لە عەجایبەکان چییە؟ باسی نەخۆشی سەرەتانی کردووە. ئەڵێ ئەم نەخۆشی کە عیلاجی نییە، ئەگەر بێت و لوێکی سەرەتانی دەربێنیت ئەبێ دەوروبەرەکەشی لەگەڵ یا بێنیتە دەرەوەی گینا سەر هەڵەیات. ئەم قسەیە بۆ من و تۆ ئەحساییە، بەڵام ئەمە قسەی 1000 ساڵ لەمەوە پێشی عالمێک. کتێبێک ئەنووسێ بە ناوی قانون فی الطب نزیکەی 8 بۆ 10 مجەڵەدە بەپێی تەبعەکان. تایە باسی 700 دەرمانی کرد، تایە باسی زۆرێک لە
نەخۆشیەکانی کردووە. ئەم کتێبە یەکێک لە هەرە گرنگترین کتێبەکانی پزیشکی بەڵام لە مێژووە نەک سەردەماوە لە مێژوو. بەڵام ئەم عەقڵیەتەی ئێستاکەی پزیشکی لە لێکۆڵینەوەی نەخۆشی و چارەسەرا بەکارهێنە لەوە دەست پێکا بۆیە ئەو بە باوکی پزیشکێکە داهێن. و ئەم پیاوە لە هەموو عالەمان ناسراوە بە ئینگلیزیەکە بێترێ ئاڤستینە. جا کاتێک کە تۆ بیرەکەیتەوە ئەم کەسە چۆن توانیوێتی ئازیزان، ئێمە کێشەیەکمان هەیە لەو زەمانە زانایەکی دەرونیمان نەبووە، لێکۆڵینەوەکو ئەم سەردەمە نەبووە و عیلمیش بە تایبەتی دەروونزانی کە هەر نەبووە نەگەشتوتە ئەوەی بڕۆن لێکۆڵینەوە لەم پیاوە بکەن بزانن ئەمە چۆن ئەخوێنێتەوە، ئەمە چییە کاشتەکانی لەبیرەمێنێ، ئەمە چییەکە شت فێرە بێ، یعنی ئەم هەموو کتێبەی چۆن نووسیوە. بەڵام ئێستاکە سەردەمێکە گۆڕاوە، لە ئێستا کاتێککە کەسێ زیرەکە ئەچن لێکۆڵنەوەی لەسەرەکەن و ئەو شتانەی کە ئێمە ئەیڵێنەوە زۆرێکی لێکۆڵینەوەی لەسەر کەسە زیرەک و لێ هاتووەکان، نەک نەفەری ئاوا بیری کردبێتەوە بڵێ واسعیکەن باشە ئەسە وایە لە خۆی ئامۆژگاری خەڵکەکە. نا، ئەمە لێکۆڵینەوەی لەسەر کراوە، توێژینەوە کراوە. بەڵام بەڕێزان لایەزال تەنانەت ئەو شتانی ئێمە بێەوەی ئەڵین ئەگەر ئێوە کەستان تایە تەلەبەی بەشی ماستەر و دکتۆرایە لە دەروونزانی ئەتوانێت لە ئایندا پرۆژەیەکی توێژینەوەی لەسەر یەکێ بێ لەو شتانی کە ئێمە لێرەیەکی، واتە هێشتا مەجالی ئەوەی تایە ئەم بابەتانش کە ئێمە ئیشی لەسەرەکەین بە عەمەلی بکرێ بە توێژینەوە، بکرێ بە کتێب و خەڵکی تریش لە ئایندا ئیسفادەی لێ بکەن. خۆشەویستان، ئەمە لەلایەک ژیانی زانایانی کۆن چی وای کردووە وابن، ئەوانە بەڕاستی تالیبی عیلم بوون، یعنی ویستوویەتی عیلم فێر بێن. تۆ کاتێک شتێکت بەلاوە گرنگترینە شەوکە ئەخەوی بیرت لایەتی، ئەوان بیریان لای بۆ تۆ تەوێی مێشکت چاکەی، یادگەت چاکەی، شت فێر ببی، ئەبێ واد لێبێ کاتێ نانەخۆی جارجارە بکەوێتەوە بیرت، کاتێ ئەخەوی بکەوێتەوە بیرت، لە خەو هەڵەسی بکەوێتەوە بیرت، ئەمە گرنگە بەلاتەوە. ئیبن سینا کاتێکە لا خۆراسان ئەژی لەوێ ئەیکەن بە وەزیر، تەماشاکەن بەڕێزان ئەمانە چۆن ژیاون، ئەیکەن بە وەزیر لە بەیانی کە خۆر هەڵێ هەتا نیوەڕۆ خەریکی ئیشی وەزارەت، واتە خەریکی سیاسەت و بەڕێوەبردنی وڵات. لە دوای نیوەڕۆ هەتا بانگی ئێوارە نەخۆشی بینیوە، لە دوای بانگی عیشا لە مەدرسەکان پزیشکی وتوەتەوە. باشە، مەلا بانگان هەڵساوە دەستی کردووە بە نووسین هەتا خۆر هەڵاتووە ئەو ماوە کەمە ئینجا کتێبی قانون فقهی لەو ماوەیە نووسی. خۆشەویستانم، عیلم پێویستی بە قوربانیدانە، پێویستی بە سووربوونە لەسەری، پێویستی بەوەیە کە واز بینی لە خەیاڵ و دەغدغەی فێرە بم و فێر نابم و ئیسفادە ئەکەم و نایکەم. ئەمە شەڕێکە، ئەبێ وەکو تارێک بن زیاد کە ئەچێتە ئەو بەرەوە کە شتەکانە سووتێنێ بە لەشکرەکەی باڵەکە پێیان ئەڵێ ئەوە ئێمە لەو بەرەو هاتینە ئەمبەر چوینە ئێستا لە بەردەم دوژمنین، دوژمنیش لە ئێمە زۆرترە، بەڵام تەماشاکەن کە شتەکانم شکاندوو و سووتاندووە. ئێستا بەهێزەکەی ئەڵێن ئێوە یان ماسی ئەتان خوا، یان لەم شەڕە ئەکوژرێن، یان ئەبێ لە شەڕەکە سەرکەوتوو بن. هیچ حەلێکی کەنیە. بۆیە هەموو سەربازەکان گیان فیدایانە شەڕێکی مێژوویی ئەکەن و سەرەکەون بەسەر ئەو هێزانی کە لە ئیسپانیا کۆکرابوونەوە لە ئەندەلوس. ئازیزان، بەهێزێکی کەمەوە هەموو ئەوروپا ئەشکێن. ئەمە بەرهەمی چییە؟ بەرهەمی ئەوەیە کە تۆ داد ناوە نەگەڕیتە دواوە. هەر یەکێک لە ئێوە ئێستا بەشداری نەکردووە، تەواوی تر بڕیار بە کە شتێکت سووتانوە تازە ئیتر نابێ بگەڕیتە دواوە. تۆ ئەبێ ببی بەو کەسەی 5-6 مانگی تر لە هەموو شوێنێ بڵێن وەڵای ئەو زۆر زیرە، ئەو مێشکی زۆر باش. بۆیڵم 5-6 مانگی تر تۆ ئەبێ بەردەوامی لەسەر عیلم لەسەر فێربوونێکینا تۆ لە ماوەی چەند هەفتەیەکە گۆڕانکاریکی باش دروستە بێتیاتە، بەڵام تۆ هەر بەردەوام بە تا ئەبی بە نمونەی شوێنێ لە دەوروبەرەکەتە.
من زۆر جاوادم بە تەلەبەکانیان وتومە تۆ لە زانکۆیت لە کۆلێژێکی وعد بە من 6 مانگ بە جددی ئەم مۆزوعە بگرە ئەبی بە یەکێک لە هەرە زیرەکترینی گروپەکە پێدەی بەڕێزان ئەمە ئەکرێت سوپاس بۆخوا ئێستا ئێمە لە تەلەبەیەکی بنەڕەتیەوە حتا تەلەبەیەکی دکتۆرا لەم پرۆگرامەی ئێمە گۆڕانکاریی زۆری بەسەرا هات ساڵێکیان دکتۆرێک هات بۆ لاموتی مامۆستا منەمێ بە دەوری یادگە بخوێن ئەو زەمانە من تۆزە عەجیبیشم لێ هات چونکە وتم ئەمە کەسێکی زۆر زیرەک بووە هەموو ساڵی یەکەم بووە و پزیشکە پزیشکی گشتی تەواو کردووە ئێستا ئەڵێ من خۆمم بەدڵ نییە ئەم کەسە هەموو کەسێک بە درێژای خۆناغەکانی تەمەنی یەکەمی پۆلەکەی بۆ یەکەمی مەکتەبەکەی بۆ ئەوەندە زیرەکە و پزیشکە چییە هەمووتان نەزان پزیشکی چۆن بەدەستهێن باوەڕکەن بەڕێزان بەس چەند هەفتەیەکی کەم ئەم تەکنیکانی ئێمەی وەرگرتووە دنیای سوپاسی کردوین ئەڵێ مامۆستا وانە بووایە خۆ ئامادەکردن بۆ ئیمتیحانی بۆرد زۆر قۆرز بوو یعنی لەگەڵ ئەوەی تۆ زۆریش زیرەک بی کە فێری تەکنیکەکان بووی مێشکت سەریعتر بوو تۆ کاتێکی زۆر بۆ ئەگەڕێتەوە و ئەتوانین نەتیجەیەکی باش بەدەست بێنی